کان بەردەوام داوا لە دەنگدەرانەکەن دەنگیان پێ بدەن. ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز مەریوان حەمعەلی کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی. بەڕێز مەریوان ساڵتان لەبێت تۆم کاتتان باش. دەنگدەر بۆ ئەبێ دەنگ بداتە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان. سڵاو سەرچاو زۆر سپاس. بێگومان پارتی دیموکراتی کوردستان ئەو پارتەیە ئەو حیزبەیە کە بەهێزی کوردستان و بەهێزی ئەم قوارەیە و مانەوەی ئەم قوارەیە بەستراوەتەوە بە بەهێزی پارتی دیموکراتی کوردستانەوە. ئەمە لە مێژووە سەلمێنراوە بۆ هۆکارەی کە پارتی دیموکراتی کوردستان هەر لەسەر ئەساسی گەیشتن بە ئامانجەکانی خەڵکی کوردستان و کوردستان دروست بووە بۆ ئەوەی کە پارتی هەوڵی داوە خوێنی ڕشتووە و خەباتی کردووە تێکۆشاوە لە پێناوی ئەوەی کە کوردستان بگەێنێتە ئامانجەکانی و ئێستاش لە دوای پرۆسەی لە دوای ڕاپەڕینە مەزنەکە و لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە دوای ئەو قۆناغانەی کە شەڕی داعش و هەموو ئەو گەمارۆ ئابووری و سیاسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان بوو، پارتی دیموکراتی کوردستان ئازایانە و خۆی بەخاوەنی کرد و هەوڵی پاراستنی ئەم قوارەیە بە دەرەجە یەکەم کەوتە سەر پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان شانی دایە پارتی بۆ مەرکا خاتە سەر شانی داوەتە بەر لەبەرەوەی پارتی حیزبێکە بۆ ئەوە دروست بووە کە کوردستان ئازاد بکە، کوردستان بگەێنێتە ئامانجەکانی. بۆیە پارتی خۆی بەخاوەن ئەزانێ، بۆیە پارتی سەرۆکەکەی و ڕێبازەکەی و پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بەکردەوە سەلماندویانە کە پارێزگاری لە قوارەی هەرێمی کوردستان و لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان لە کوردستان دەکەن و جگە لەوەش پارێزگاری لە مافی پێکاتە و ئاینە جیاوازەکان، پارێزگاری لە پێکەوە ژیانەکە، پارێزگاری لەوە کات کە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی فەرهەنگیەوە، لە ڕووی استراتیژیەوە پێش بکەوێت و ئەمەش بینراوە بەڕاستی هەر لە سەرڕای ئەو هەموو بار و دۆخە ئابووریە سەختەی کە لەسەر هەرێمی کوردستانە ئێمە دەبینین لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان پێشەکەوێت و ژێرخانی بەهێز بۆ هەرێمی کوردستان، ژێرخانی جیاواز بۆ هەرێمی کوردستان دروست ئەکات و بەهێزی ئەکات. بۆیە سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و بەهێزی پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە ئەبێتەوەی بەهێزی قوارەی هەرێمی کوردستان و بە جۆرێک کە هەرێمی کوردستان لەسەر خەریتەی ناوچەکەیە حساب بۆ کراوە بێ و بە شێوازێک مامەڵەی لەگەڵ دەکرێت کە ناتوانرێت کەنارگیر بکرێت. لەبەرەوە پێویستە پارتی دیموکراتی کورد. بەڕێز مەریوان ئەگەر قسە لەگەر هەر لایەنێکی سیاسی بکەی لە هەرێمی کوردستانە بەڕاست و چەپی مەبەستن بە ئیسلامی و ئەلمانیەوە بە تەواوی لایەنە سیاسەکانی دیگەوە هەموویان ئەم قسانەکەن کە پارتی کات و کاندیدی پارتی و لایەنگری پارتیەکە کە ئێمە قاوەڕی هەرێمی کوردستانە پارێزین، ئێمە قوربانیمان داوە بۆ کوردستان، ئەوە ئێمە کارەکەین بۆ کوردستان. جیاوازیەوەی ئەوان چیە لەگەڵەوەی پارتی؟ ئەم قسە ئەمە خەڵگەتوانێ هەر چۆنە بێوێ قسە بکە، بەڵام لە نەتیجە ئەوەی کە قەرارەدا کردەوەیە، ئەوەی کە قەرارەدا ئەوەیە کە ئینسان ئەیبینێت، یعنی هەر کەسێک بێوێ بۆ خۆی قسە بکات بە ئاسانە. بەڵام لە ڕابردووە پارتی سەلماندوێتی کە پارێزەری ڕاستەقینەی ئەم هەرێمی کوردستانە. ئەگەر زۆر دوور نەڕۆین، یعنی نەچینە باسی پردێ و سەحێلا و ئەوانەش نەکەین، لە تازەترین بابەت کە باسی بکەین مەسەلەی تەسلیمبوونی ئیرادەی کوردستان بوو بە
دەسەڵاتدارانی بەداخەوە یعنی ئەوەی کە باس ئەکرا بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان تەسلیم بێەوە حکوومەتی هەرێمی کوردستان ملکەچی بڕیارەکانی بەناو حکوومەتی فیدراڵی بێ کارتی موچەیان بەکارێنە جێبەجێ نەکردنی یاسای نەوت و غاز جێبەجێ نەکردنی مادە دەستوریەکان هەموو ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان تەنەزول بکات لە بەرامبەر ئەو زەختە زۆرە لە بەرامبەر ئەو بارگرانیەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان کە بەداخەوە خراپترین کارتیان کە بەکاریان هێنا موچەی خەڵکی کوردستان و فەرمانبەرانی کوردستان لە پێناوی ئەوەی کە خەڵک هان بدەن خەڵک بێتاقەت بکەن خەڵک بێزار بکەن بە جۆرێک بکەونە ناڕازی و دەربڕینی ڕق و ئەوەی خۆیان بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بە خۆشبەختانە ئەو دەسەڵاتە ئەویان نەبینی بەلایەنێکی کە دەسەڵاتی فیدراڵی بەداخەوە ئەو دەسەڵاتەی کە لە پشتی حکوومەتی فیدراڵیەوەیە مەبەستێتی کە مرکزیت حکوم بکە بیانەوێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەوان وەکو مرکز قرار بدەن لەسەر هەموو شتێک کە ئەمە لە عێراقی تازەیە جێ نابێتەوە و پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئەمەی ڕەت کردوێتەوە و دژێتی و هەت تەنها پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی خۆی بە مەسئول زانیوە بەرامبەر بەم بارودۆخە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەبوایە دەمێ بوو زۆر شت تەسلیمی ئەو دەسەڵاتدارانە کرابوو. بەڕێز مەریوان کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ڕووی جەمیان لە بانگەشەکردنە تەنها لە لایەنگری و کە ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە یان نەخێر ئەوەی ئەندام و لایەنگری پارتیە دەنگی بۆ پارتیە ڕوویدەمیەوە زیاتر لە دەنگدەری خۆڵەمێشیە کە ئێستا ڕەنگە زۆر بنخۆیان یەکلانەکرد بێتەوە لە ئەندام و لایەنگرانی حزبەکانی دیکە بێت کە بڕوان پێبێنن بێندەنگ بە پارتی بدەن بۆی ژمارەی کورسی پارتی زیاد بکە. نەخێر بێگومان ئێمە دەنگمان ڕووی دەممان لە هەموو خەڵکی کوردستانە بە ئیتیجا جیاوازەکانیشەوە بەوانەی کە هەستی نیشتیمانیان هەیە کە ئەگەر سەر بە هەر لایەنێکی سیاسی بەڕێزی تریش بن ئەوانەی کە بڕوایان بە پاراستنی قوارەی هەرێمی کوردستانە ئەوانەی بڕوایان بەوەیە کە هەرێمی کوردستان پێویستە بەهێز بێت و خاوەنی ئیرادە و ئەوەی خۆی بێت پێویستە داوا لەوانەکەین کە لە پێناوی بەهێزی هەرێمی کوردستان لە پێناوی مانەوەی قوارەی هەرێمی کوردستان دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و بە کاندیدەکانی لەبەرەوەی کە لای ئەوە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵ خەڵک هەیە و خەڵک بە جۆرێک متمانە بە پارتیەکەن بەڕاستی کە پیان وایە تەنها پارتی ئەتوانێت ئەم بارودۆخە بە بەهێزی بیاڵێتەوە و تەنها پارتی ئەتوانێت کە ئەم بارودۆخە چارەسەر بکە. بۆیە ئێمە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەین و داوا لە نیشتیمان پەروەرانەکەین داوا لەو خەڵکانەکەین کە بڕوایان بە کوردستانەیە بڕوایان بە قوارەی هەرێمی کوردستان و بە بەهێزی هەرێمی کوردستانەیە متمانە بە پارتی دیموکراتی کوردستان بدەن. پارتی دیموکراتی کوردستان تەجروبەکراوە پارتی دیموکراتی کوردستان بەخشەکانی ئاوەدانیەکانی فراوانکردن و بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئەوانە پرۆگرام و بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بوون کە ئێستا ئێمە سەرەتاکانی ئەبینین و خەڵکی کوردستان بە جۆرێکە کە بەڕاستی ئێستا لە زۆر دیدار و شێوازدا ئەبینین کە بەشێک لە خەڵک کە پێشتر پارتیان بە جۆرێکی کابینی ئێستا پێمانەڵێن پارتی بوونی قەرزاری. بەڕێز مەریوان حەمعەلی کاندیدی پارتی لە باسنەی سلێمانی سوپاس بۆیەوە.